لە کۆتاییدا بۆ فەرمی و GTA 6 بە فەرمی دواخرا بۆ 2026 ڕۆکستار دەڵێ ئێستا لە 26 پێنجی 2026 یاری GTA 6 بڵاو دەکرێتەوە لە نیوەڕۆیەکی هەینیەکی سوپرایزێکی بێ هیچ دەنگۆیەکی نوێ ڕۆکستار یەکسەر بڵۆک پۆستێکی بڵاو کردەوە دەڵێ Grand Theft Auto 6 is now coming on May 26, 2026 دەڵێ دەزانین کە حەستان لێ نەبوو ئەو شتتان گوێ لێبی داوای لێبوردنیش دەکەین بەڵام دەزانین کەەوە خەڵکێکی زۆر چاوەڕوانی GTA 6 و حەماسەتێکی زۆر هەیە لە ئۆنلاین بەڵام بە ناوی تیمی ڕۆکستارەوە داوای لێبوردنتان دەکەین و سوپاسی پاڵپشتی و دام بە خۆداگرتنتان دەکەین بۆ تاواکردنی یاریەکە دەڵێ لەگەڵ بڵاوبوونەوەی هەر یاریەک بەردەوام هەوڵ دەدەین کەەوە چاڕوانەکانی ئێوە بەرزتر و بەرزتر بکەینەوە و تیان پەڕێنین دڵێ دەمانەوەی ئەو کاتێ زیاتر لە دەستمانە بتوانین کواڵەتێکتان پێشکەش بکەین کە ئێوە چاوەڕوانن وەروە شایستن و دەری ئێمە بەتەماینە لە ماوەیەکی نزیک زانیاری زیاتر لەسەر یاریەکە بڵاو بکەنەوە بەدڵ خۆش ینی پێم ناخۆشە ئۆکەی پێم ناخۆشە کە GTA 6 لە 2026 بڵاو ناکرێتەوە پێم ناخۆشە کە GTA 6 لە 2025 بڵاو ناکرێتەوە لەبەر نەک لەبەر خاتری GTA 6 کە ئێستا بەروارەی فەرمیمانەیە کە 26 پێنجی 2026 بەڵکو لەبەرەوەی کە GTA 6 وای کردو تۆنێک یاری لە کۆتاییەکانی ئەم ساڵ بڵاو نەکرێنەوە تۆنێک یاری بەرواریان تێکچوو لەبەر خاتری GTA 6 و ئێستا کە یاریەکە چۆتە ناوەڕاستی 2026 ئۆکەی باشترە لە بۆ یاریەکان بەگشتی لە بۆ جیهانی گەیمینگ باشترە بەڵام لەگەڵەوەش دەبێت ئەوە لە بیر نەکەینکەوە GTA 6 یاریەک دەبی مێژووی دەبێت بەڕاستی لە دوای بڵاوبوونەوەی بەرنامەم ئێسفرێکژیری ئەو بابەتە هات ناچار ڕمز و باسی بکەم لەبەر یاریێکی گەورێ و هەواڵێکی گەورەیە بەڵام 2026 لە ئێستاوە گەورەترین یاری 2026 GTA 6 بەرواری فەرمیمان هەیە ئەگەر دواتر دوانەخرێت لە پاشەوە بەروارە بەڵام بەرواری فەرمی باوەڕ ناکەم جارشکە دوای خەنچووکە پێشتر بەروارمان نەبوو تەنیا پاییزی 2025 بوو ئێستا لە 26 پێنجی 2026 یاری GTA 6 لەسەر پلیستیشن و Xbox بڵاو دەکرێتەوە جا ئایا دەیخەنە سەر PC بۆ کاتێ لە بەردەستیانە یاخودنە هێشتا هیچ نازانین تەنها ڕۆکستار سکرینشۆتێکی نوێشی بڵاو نەکردەوە تەنیا نیوز وایرێکی بڵاو کردەوە بڵۆگ پۆستێکی بڵاو کردەوە لە وێبسایتی خۆی پێم ناخۆشە بێگومان ئەنگۆش بێگومان چاڕوانین بزانین تا کۆتایی هەفتە زانیاری دیکەمان چی دەست دەکەوێت لە چناڵی یوتیوب ژیر بێگومان بۆتان باس دەکەم